ئەو ڕۆژە دیاریکرا کە نابێت لە سلەیمانی خەڵک لە ماڵ بێتە دەرەوە. دوای زیاتر لە 3 ڕۆژ ئاو بۆ شاری هەولێر گەڕایەوە و ئەم ڕۆژ بۆ خەڵکی عێراق و هەرێمی کوردستان ڕۆژێکی لەبیر نەکراوە. سڵاوتان لێبێت. با لە ئێستاوە ئەم زانیاریەتان لابێت ئەگەر هەموو شتێک وەکو خۆی بڕوات ئەوە لە ڕێکەوتی 2011 ئەم ساڵ 2024 لە سلێمانی هیچ کەسێک بۆی نییە لە ماڵ بێتە دەرەوە. هۆکارەکە شەوەیە سەرژمێری گشتی ئەنجامەدرێت. شاهەوە عوسمان سەرۆکی ژووری ئۆپەراسیۆنەکانە لە پارێزگای سلێمانی. ئەو ژوورە تایبەتە بە سەرژمێری گشتی. ئەو بە 964 وت ئامادەکاریەکان بۆ ڕۆژی سەرژمێری گشتی دەستی پێکردووە و 3498 مامەسا خولیان بۆ کراوەتەوە شڵێت با ئەگەری زۆرەوە قەدەغەی هاتوچۆ تەنیا بۆ 1 ڕۆژ ئەبێت بە قەولی ئەو سەرژمێریەکەی ئەمجارە گرنگە و جیاوازە لەوانەی پێشووتر. بەم گەرمایە ئاوێکی سارد کرا بە دڵی دانیشتوانی هەولێردا. 3 ڕۆژ زیاترە بەهۆی شکانی بۆڕی ئاوی ئیفرازی 3 نزیکەی 140 شار بێ ئاو بوون. ئەمڕۆ ئاوگەڕایەوە پێشتر ڕابەر حوسێن بەڕێوەبەری ئاوی هەولێر بە 964 وتبوو قەرار بوو هەردوێنێ ئاوی ئەو گەڕەکانە بگەڕێتەوە، بەڵام کێشێکی تەکنیکی هاتە پێش و کارەکەی دواخست. هەر لە دەرەوەی دەڵێ ئەوەی کاڕوویدا لە دەرەوەی دەسەڵاتی تیمەکانمان بوو. ئێستا لەو گەڕەکانە دەڵێی جەژنە ئاو دەگیرێت و تانکی سەربان پڕەکرێت و باخ ئاو دەدرێت و موبەڕیدا فێنک ئەکرێتەوە. حەسارۆکان فەرمانبەران باداوا موفتی زانکۆ و هەولێری نوێ هەروەها گوڵان و هەڤاڵان لەگەڵ قەڵاتی نوێ چەنگەڕەکێکی تر لەسەر ئاوی ئیفرازی سێن. ماوەیەکە شوێنی پاسەکانی ڕێی ئیبراهیم خەلیل بەهۆی تعمیراتەوە گواستراوەتەوە. ئەمڕۆ لە داخی ئەوە پاسەکانمانیان گرتووە وەڵێن هەتا نەگەڕێنەوە بۆ شوێنی خۆمان ئیش ناکەین. شۆفێرەکان ئەڵێن جاران شوێنەکەمان باش بوو، لە ناو بازار بوو ئاسان پێی دەگەیشتین، بەڵام ئەوە ماوەیەکە بەهۆی دروستکردنی ئاوەڕەوە داخراوە و شوێنەکەی ئێستاشمان زۆر بێکەڵکە دەشڵێن 2 هەفتەی تری دەبێت تا دەستنەوە شوێنی خۆتان. مقدەم بێکەس بەرپرسی بەشی هاتوچۆی ناو شاری زاخۆ بە 964 برد هەوریان بۆ ئەدەین ئەگەر بە کاتیش بێ شوێنێکی گونجاوتریان بۆ بدۆزینەوە. ئەمڕۆ لای زۆربەی عێراقیەکان و لای خەڵکی خۆشمان لە هەرێمی کوردستان ئەوەندەی هەندێ تەمەنیان هەیە ڕۆژێکی دیار و لەبیر نەکراوە، چونکە 36 ساڵ پێش ئێستا و بە دیاریکراوی لە ڕۆژی 8 ساڵی 1970 خوێناویترین جەنگ لە نێوان عێراق و ئێران ڕاوەستا. جەنگ 7 ساڵ و دەمانگ و 29 ڕۆژی خایاند. بە هەردوو لە زیاتر لە 1 ملیۆن کەس کوژران و 2 ئەوەندەش بریندار بوون. زیانە داراییەکانیش بە 400 میلیارد دلار مەزن دەکران. میغداد مورادە پێشکەشکارە دەنگڕەکەی کەناڵی عێراق هەموو جار هەواڵی ناخۆشی دەگەیاند، بەڵام لەو ڕۆژەدا قسەیەکی خێری پێبوو. بەیاننامەی ڕاوەستانی شەڕە خوێناویەکەی خوێندەوە. لە 964 دۆتکەی ئاردی کارێکی ورد لەسەر میغداد کراوە. پێم خۆشە ئێوەش لە ماڵپەرەکەمان بیبینن. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ.